هەر سەبارەت بەم بابەتە دەستەخوشکبوونی هەڵەبجە لەگەڵ گەرنیکە شارێکی ئیسپانیایە گفتوگۆ لەگەڵ بەڕێز داروان حاجی حەمید نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بەڕێزان لە ئیسپانیاوە لە مەدریدەوە لەگەڵمان دەبێت نوێنەری حکوومەتە لە ئیسپانیا بەڕێز داروان سڵاوت لێبێت ئەمە چۆنە هەڵەبجە هەڵبژێردراوە لەگەڵ گەرنیکە ببن بە دەستەخوشکی یەکتر کاکاندرێن سڵاو لە بەڕێزت سڵاو لە بینەرانی کورسا 24 بەدڵنیاییەوە پارێزگای هەڵەبجە یەکێکە خۆتانزانن لە پارێزگاگرنەکانی هەرێمی کوردستان و مێژوویەکی تاڵ و ناخۆشی هەیە لە ساڵانی ڕابردوو لە 1970 هەڵەبجە لەلایەن ڕژێمی کۆنی دیکتاتۆری باس سەدام حوسێنەوە تیمەبەران کراوە 5000 کەسی تیا شەهید کراوە و مێژوویەکی زۆر ناخۆشی هەیە بە ئیرادەی پۆڵایەنی خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگاکە خۆشبەختانە ئێستا بژاوەتەوە و ئاوادان کراوەتەوە شاری جرنیکاش لە وڵاتی ئیسپانیا یەکێکە لەو شارانەی لە ساڵی 1937 بە سەرۆکی دیکتاتۆری ئەو کاتەی ئیسپانیا فرانکۆ بە بڕیاری ئەو بە هەمانجی لەگەڵ هیتلەر ئەو شارە لەبەرەوەی داوای ئازادیانە کرد خابوور کرا هاوشانی هەڵەبجە بردومان کرا یعنی هەردوو شارەکە مێژوویەکی زۆر تاڵیان هەیە پێکەوە لە ڕابردووە لێکەوە ئەو مێژوویە تاڵیان نزیکە ئێمە شۆکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە وڵاتی ئیسپانیا ئەکید لە چوارچێوەی سیاسەتەکانی کابینەی نۆی حکوومەتی هەرێم هەوڵمان ناوە کە پەیوەندیەکی دروست لەگەڵ وڵاتی ئیسپانیا دروست بکەین من ماوەی 15 ڕۆژە بێ دەست بەکار بووم لە وڵاتی ئیسپانیا بیرمان کردەوە کە ئەو شارانەی کە لەگەڵ وڵاتی ئیسپانیا ئەگونجێن لە هەرێمی کوردستان بیانکەین دەستەخوشک یەکێک لەوانە شاری هەڵەبجە و شاری دهۆک ئەم دوو شارە وەکو هەنگاوی سەرەتا هەڵمان بشاردون بیانکەین بە دەستەخوشکی دوو شار لە وڵاتی ئیسپانیا هەڵەبجە و گرنیکە مێژوویەکی تاڵیان هەیە و لە یەکەوە نزیکن ئەمە هەنگاوێک بوو لە هەنگاوەکان کە ئێمە نامان بۆ ئەوەی بیانکەین بە دەستەخوشک خۆم لەگەڵ تیمێکی نوێنەرایەتی حکوومەت لێرە سەردانی پارێزگای جرنیکامان کرد لەگەڵ سەرۆکی شارەوانەکە دانیشتین ئەو دڵخۆش بوو ئاماژەی بۆ کرد کە گرنیکا لەگەڵ تەنها دوو سێ شار دەستەخوشکی ئەنجام ماوە بۆیە ناوێت تەنها دەستەخوشیەک بکات هەر ئیمزا بێت و دابنرێ ئەوێت مەرجەکانی جێبەجێ بکرێن مەرجەکانی دەستەخوشکیش قورس نییە بەڵام دەستەخوشیەکە چییە؟ بەڵێ بە دڵنیایەوە دوای دەستەخوشی کاتێکە دوو شار لە نێوان یەکتریا دەستەخوشکی واژۆکەن ئەو دوو شارە ئەبێ ببوژێتەوە لە سێکتەری کشتوکاڵ لە کەتی گەشت و گوزار لە سێکتەری ئابووری لە کۆمپانیاکان لە نێوان هەردوو شارەکە لە زانکۆ لە وەرزش لە کولتور بۆیە ئێستا کاتێ ئەم دەستەخوشی ئەنجامەدێ ئامادەکاریمان کردووە کە بەڕسمی پارێزگاری هەڵەبجە لە کۆتایی مانگی 11 ئەم ساڵ دێتە شاری پارێزگای گرنیکا لەوێ یەکەم هەنگاو دەست پێ ئەکات دواتر پارێزگاری گرنیکا هێتە لەگەڵ شاندێکیان هێنە شاری هەڵەبجە و دوای ئەوە پارێزگاری گرنیکا پێشنیاری کردووە کە لە 26 چواری 2024 کە ئەکاتە ڕۆژی بۆمبارانکردنی شاری جرنیکا لەو ڕۆژەیە بە ئامادەبوونی ئەنجومەنی پارێزگاکە مەراسیمێکی گەورە بکرێت بۆ دەستەخوشیەکە باشەوانی کاکدارانم خوشبوون و دەستەخوشکە تەنیا ئەوەیە بەشداری لە مەراسیمی یەکتردا بکەن دەزانی خەڵک زۆر جاریەوە پرسیار لەم بارەوە دەکات لە کۆمنتەکان ئەوەی کە دەبینرێت پێشترێژ لە نێوان هەولێر و ناشڤێڵ ئەمە هەبووە چەند ڕۆژێک لەمەوبەر ئەمە ڕاگەیەندرا ئەمە لەلایەک دڵخۆشیێک دەدا بەڵام پرسیارێکیش دروست دەکات ئەم دەستەخوشکبوونە ینی چی لێ دێت چ شتێکی باشە ینی خێرەکەی لە چییە چ شتێکی بۆ هەرێم باشە بۆ هەڵەبجە باشە بە تایبەت بەڵێ کاکاندرێن ئەکی کە دەستەخوشکی لە نێوان دوو شاردا ئەنجامە دێت یان لەناو دوو شارەکەت سوودەکانی زۆرن سوودیەکانی ئەوەیە کە کۆمپانیەکانی شاری گرنیکا هێنە شاری هەڵەبجە کۆمپانیەکانی شاری هەڵەبجە هێنە شاری گرنیکا لەبەرەوەی دەستەخوشی یەکترن کەرتی گەشت و گوزاری شاری گرنیکا لە ڕووی گەشت و گوزارەوە هێنە پارێزگای هەڵەبجە هێنەوە گرنیکا و سێکتەری وەرزش زانکۆکانی گرنیکا و زانکۆی هەڵەبجە بە هەمان شێوە ئەمانە هەمووی هۆکارن و ساڵانە خەڵک دانیشتوانی شاری گرنیکا سێری شارەوانەکەی پارێزگاکەی خۆیان دەکات لەگەڵ شارێک دەستەخوشکن زیاتر هەوڵی ئەو شارەیەن ئەو هەرێمەیەن ئەو وڵاتەیەن کە دەستەخوشکن ئەچن سەردانی ئەو شارەکەن یعنی هەردوو شارەکە لە هەموو ڕێکەوە ئەبژێتەوە و خەڵک مافی خۆیەتی ئەو پرسیارەکە بەڵام ئەبێت تێژ بگەن مەسەڵەن بۆ نمونە پاریز و واشنگتن و شارەکانی کە مەدرید و شارەکانی کە دەستەخوشکن
ئەم دەستەخوشتی وای کردووە کە ڕێژەی گەشتیار زیاد بێت لەو دوو شارە هەڵەبجە و گرنیکە یاخود دهۆک و بیلباو لە داهاتوە یاخود ئەمریکا و ناشۆ ئەمانە واکەن ئەبێتە هەندانێک لەلایەن دانیشتوانی ئەو وڵاتانەوە سەردانی هەرێمی کوردستانەکەن و ئێمە ئامانجمانە لەم لە چوارچێوەی سیاستەکانی ئەچیت کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە نوێنەرایەتی حکوومەت لە ئیسپانیا ئەو سیاستانە جێبەجێکە ئەوەیە کە کەتی کشتتوکاڵ ببوژێنینەوە و سێکتەری کشتتوکاڵ و گەشت و گوزار و ئابووری و وەرزش و هەندانی کۆمپانیاکان ئەمانە لە ڕێگەی دەستەخوشیەکانەوە کرێت ئەگەر داهاتووە دهۆک لەگەڵ شارێکی بیلباو ئەبێتە دەستەخوش ئەمانە هەموو بەیەکەوە ئەڵقەدراوە بەیەکەوە هی نەکرێت بەیەکەوە جێبەجێکرێن ئەگەر دەستەخوشی نەکرێت لە نێوان شارەکان لە نێوان پارێزگاکان ئەچیت ناتوانین ئەو هەدەفانەی هەمانە جێبەجێ بکەن ئەمە هەموو سوودەکانێتی کە ئاماژەم پێکرد. بەڕێز داروان حاجی حەمید نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسپانیا لە مەدریدەوە لەگەڵمان بووی ماندوو نەبی کاک داروان.